دەمانەوێت هەڵسینەوە سەلەنوێ ڕۆژێک هەراسانیان کردبووین هەلیۆکۆپتەری ئێرانی هەراسانی کردبووین ڕۆژێک کاک نەوشیروان منی جیا کردەوە دا من ئەو شتێ ئەو یەکێک لەو شتانی کاک نەوشیروانە قەت لەبیرم ناچێت کاک نەوشیروان هات منی جیا کردەوە گوتی مام جەلال پێ دوایە من تۆم خۆش لەوێ گوتم ئاخ پێ دوایە من پەرۆشمی پاراستنی تۆمە گوتم بڵێ دەوت قسەیەکم هەیە مام جەلال هەتا ئێستا سەرکردەکانی شۆڕشەکانی کورد لە دەروەی وڵات مردوون یەکێک لە سەرکردەکان لە ناوە نەمردووە هێنایەوە لە زمانی شێخەکانی تورکیا و شێخەکانی نەهری و شێ مەحموود و خوا لێ خۆش بوو جەنەڕ ملا مستەفا وانە وتی با ئێمە من و تۆ لە خاکی کوردستان بمرین وتی با ئێمە وڵاتەکە چۆل نەکەین شتێ بەجێ برن لەسەر فلان گرت مام جەلال شەهید بوو لەسەر فلان گرت نەوشیروان شەهید بوو ئەم هینا با بکەین بە نەریتێک بۆ کورد کە سەرکردەکان لە شکانە بەجێ نایڵن منی گوتم وەڵڵی ماڵت ئەوە بێ وەڵا زۆر پێ باشە قبوڵم کرد ئێمەش لە دەرەوە پلانمان دانابوو کە هەڤاڵان بنێرینەوە لێرەدا بەڕاستی ئەو هەڤاڵەی کە دەوری ڕێخستنەوەی هاتنەوەی برد دیت کاک نەوشیروان مستەفا بوو کاک نەوشیروان مستەفا قەدیم لە کۆنەوە دۆستی من بوو وەختی کە یەکێتی دامەزرێنامە بوو نووسی بە گەرمی بە پیرەوە هات کە چوین بوو بە ئەندامی سەرکردایەتی دیسان دامەزرێنەر چالاک بوو پاشان بەڕاستی کە پێویستمان بۆ گەڕانەوە بگوتی من دەگەڕێمەوە هەرچەندە ئاخر ساڵی دکتۆرای بوو حتا هەندێک لە دکتۆرەکەی نووسی بوو کە وازی لەوانە هەموو هێناوە هاتەوە بۆ سووریا لە قامیشلی مەفرەزەکانی هین دەکردووە لەگەڵیان هاتەوە بۆ ناو تورکیادا هاتەوە بۆ کوردستانی عێراق ئەوەی یەکەم ئینی سەرکردایەتی بوو کە کرایەوە بۆ ناوە لە دەستەی دامەزرێنەر لە پاشان ئەو برادرانە داوای منیان کرد کە منیش بگەڕێمەوە پاش ماوەیەک یعنی ساڵێک تێپەڕی بوو لەسەر دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان حتا لەبیرمە کاک نەوشیروان نامەیەکی بۆ نووسیبووم دەڵێ مام جەلال لەسەر هیچ خۆت تەعجیل مەکە لەسەر پارە لەسەر وەرەوە ئیشمان پێتە خۆت بیتەوە کاک نەوشیروان هاتوو بە پیرمەوە لەگەڵم هاتەوە بۆ ناوەوە هەورازێک بوو پێکەوە هەڵدەگەڕای منیش حاڵم شەر بوو لە هەورازە کاک نەوشیروان گوتی مام جەلال وەڵا بەخێر بیتەوە ئەگەر ئەو برادەرانە لە شکست نەبان ئێستا ئیشەکەیان لە شکستە خەڵک تەسلیم دەبێتەوە و دەڕواتەوە و ئیشەکە ڕوو لە شکستە لە شکست نەبا پێم دەگوتی بگەڕێینەوە گوت چونکە فقط ناومان یەکە لەگەر برادەرانی ناوەوە نەبیر و باوەڕمان لە سیاسەتمان نەبۆ چونمان وەکو یەکە گوتی بەڵام ئێستا چونکە ئەوە لە شکستن دەبێت لە ناویان بین لە شکستە نابێ ئێمە میلەتی خۆمان و برادرانی خۆمان بەجێبێڵین پێشتر پەیوەندیم هەبوو لەگەڵ کاک نەوشیروان مستەفا ئەو مدەتە ناو بەناو نامەمان بۆ یەکتر دەنووسی ئاگاداری کاک نەوشیروانم کرد کاک نەوشیروان فکرەکەی پێ باش بوو هەروەها نامەم نووسی بۆ کاک کەمال و خۆشم چووم لە بەرلین کۆبووینەوە پاشەوەی کە کۆبوونەوەی کۆمەڵی خوێندکارانی کورد هەبوو لەوێ لەو کۆبوونەوەیە بەرتانیمان کرد و لە هەمان کاتدا کۆبوونەوەیمان کرد و هەڤاڵان کاک نەوشیروان مستەفا و کاک دکتۆر کەمال فواد و کاک دکتۆر عومەر شێخموس بوون بە ئەندامی دەستەی دامەزرێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان بەو جۆرە بووین بە حەوت لە دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە کۆبوونەوەکە هەندێک گۆڕکاری لەسەر بەیانی دامەزرێنەر کرا و ئیشەکانمان دابەش کرد و کاک نەوشیروان مستەفا ئامادەی خۆی نیشاندا کە بگەڕێتەوە بۆ کوردستان و ئەوە جار بێتە سووریا و لە پاشان بچێتەوە بۆ کوردستان بۆ ئیشکردن چونکە ئێمە بڕیارماندا بوو پاش ساڵێک لە دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان شۆڕش هەڵگیرسێنینەوە